الحمد لله رب العالمين. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن سيدنا ونبينا محمدًا عبد الله ورسوله. اللهم صل وسلم وزد وبارك وتكرم على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله الكريم وطاعته ولزوم أوامره وكثرة ذكره ومخافته، فإن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. أما بعد، إيمان داران خواناساني زۆر بەڕێز، وتەواوکردنی وتارەکەی مامۆستای گەورەمان جەنابی دکتۆر سەباح کە لە وتاری جمعەی ڕابردوودا لە خزمەتیدا بووین لەگەڵ ئێوەی ئازیزدا، باسی ئیسرا و میعراجی بۆ کردین و چوە خزمەت ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. هەر مەجلیسێک هەر وتارێک لە خزمەت پێغەمبەران نەبێت صلی الله عليه وسلم بەتاڵە بۆ ئەوەی وتارەکەمان بەرەکەتدار بێ بە ئیزنی خوای گەورە، وەکو دەستپێکی وتاری ئەم مزگەوتە با بچینە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ڕوحمان بە قوربانی ئەو سەروەر و سالار و پێشەنگ و پێشەوای دنیا و قیامەت بێت. دەچینە ژوورەکەی خۆی کە ئێستا جەنابتان ئەوانەی حەج و عومرەتان کردووە و بە نسیبمان ببێ یا ڕەبی لەو ژوورەی کە جەنازەی مبارەکی تیان نێژراوە لە هەمان ژوور و هەمان شوێندا بووە. خاتو عایشەی هاوسەری بەڕێزی دایە عایشە گفتوگۆیەکی خێزانی دەکەن بە یەکەوە لەگەڵ هاوسەرەکەیدا لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم. باسی یادی ڕابردوو دەکەنەوە، باسی ساڵانی ڕابردوو، گرفتەکان، کێشەکان، کارەساتەکان دەکەنەوە. خاتو عایشەی دایە عایشەمان لێ دەپرسی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئاگادارم تۆ تەواوی ژیانت کە ئێستا وا لەوە ئەسێ لە دوا ڕۆژەکانی ژیانمان دابین، وا لە کۆتایی 10 ساڵی دوای فەتحی مەککەدای، یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم نزیکی 63 ساڵ تەمەنی بووە و هەر دوای ئەوە وەفاتی کردووە. فەرمووی لە منداڵیەوە کە بەبێ باوەک لەدایک بووی هەتا ئێستا بە ناڕەحەتی زۆر هێناوە. پرسیارێک لە دڵمایە، تو خوا لە ڕۆژی ئوحود سەختترت بینیوە؟ لە ڕۆژی جەنگی ئوحود سەختتر، کارەساتبارتر لە ژیانتدا هەبووە؟ ئەم پرسیارەی خاتو عایشە تەوەرەی وتاری ئەمڕۆمانە. سەختترین و کارەساتبارترین شت لە ژیانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم چی بووە؟ کە ئەمڕۆ هەر یەکێک لە ئێوە وەڵڵی هەر یەکێکمان دڵنیا بن گرفتێکمان هەیە، هەرچی دڵی خۆت بە جوانی بۆ بکاتەوە ئیلا مشکیلەیەک لە دڵیا هەیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دڵت دەداتەوە، بەڵام با بزانین چ کارەساتێک قورسترین کارەسات بۆ لە ژیانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم. فەرمووی عایشە ڕۆژی ئوحود زۆر قورس بوو، ڕۆژێک کە دانی پێشەوە مشکا، درعەکە بەردیان پێدادا و چوە ڕوومەتمەوە، دەرم هێناوە خوێن بەدم و چاومان هاتە خوارەوە. چاڵێکیان لێدا بوو وەکو کەمینێک کەوتمە ناویەوە، زۆر بە زەحمەت دەریان هێنامەوە. گۆڕەپانی جەنگ بە دژی ئێمە سوڕا، پشتەوەمان گیرا، گەمارۆ دراین و کەسی وان بە دەورەوە نەما بوو. کاتێکەوە قارەمانانە سەحابەکان جەنگان و دوژمن دوور کەوتەوە، سەیری مەیدانی جەنگ دەکەم، سەیرم کرد ئەو ئازیزانم کە چەند سەعاتێک لە پێش ئەم ڕووداوەدا ئەم جەنگەدا گفتوگۆمان دەکرد، ئەو سەحابە ئازیزانم یەک لاشەکانیان لەوێ کەوتووە. حەمزەی فەرماندەی لەشکر شەهید بووە و جەرگی دەرهێنراوە. مصعەبی ئاڵا هەڵگر و یەکەم سەفیری ئیسلام جەنازەکەی لەوێ کەوتووە. ئەو گەنجەی لە پێناوی خوادا جلەکانیشی واز لێهێنا، وەڵڵاهی جلەکانی کورد بوو، بەشی کفنەکەی نەدەکرد کە دایپۆشین، بە گوێدامان پۆشی لە قەبرەکەیدا. 70 دانە سەحابەی ئازیزم، ئەو کەسانەی کە پشتیوانیان کردم، وەڵڵاهی نە پۆستیان ویست، نە پارەیان ویست، نە پارووی چەوریان ویست، نە بەدوی بەرژەوەندیەکا بوون. یەک ئاەتی خوا ڕێک لە کولی سەحابەیەکە جێبەجێ بوو: إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة. نفسی خۆیان، ڕوحی خۆیان، ماڵ و سەروەت و سامانی خۆیان بەخوا فرۆشت، وتیان خوایە جان هیچیشمان لە تۆ ناوێ، وەڵڵاهی نە پۆست و پلە و پایە و نە دینار و نە سەرمایە و نە زێڵ و زی و خوایە بەس بەهەشتمان بدەیتێ. والله ئاواتەکەیان هاتە جێ، تەنانەت لەم خاکی خوایەدا قەبرێکی تەنهاشیان بە نسیب نەبوو.
چونکە ڕۆژ کەمی مابوو 70 دانە جەنازەی سەحابە لەبەردەست مابوو قبرمان بۆ لێدان بە پێی قەڵەوی و زەعیفیان دوو سێ دەمان خستنە گۆڕێکەوە تەنانەت گۆڕێکی تەنهاشیان لەم سەر زەویە پێ نەبڕا هەموویان بەخوا بەخشی یەقینم هەیە خۆش بەهەشتەکەی پێدان دین بەس بەوانە سەردەکەوێت تەنها بەهەشتی خوا دەبینن چاویان لە هیچ شتێکی تر نییە فەرمووی زۆر سەخت بوو گەنجی تێدا بوو ئێوارەکەش نی گواستبەوە واللهی بەیانی کەوتم جەنگە و دوژمن هەیەشی هێناوە بووکی یەکشەوەی بەجێ هێشت و لە مەیدانە جەنازەکەیم بینی شەهید بوو ڕیشسپی وەکو جەنابتانی تێدا بوو باوکی 7 کەس بوو قەرزداریش بوو یەک تاقە کوڕی هەبوو لە مەیدانە شەهید بوو قەت لەبیرم ناچێتەوە مەشهەدی ئوحود فەرمووی بەڵام لەوەش سەختترم لە ژیانمدا بینیوە خاتو عایشە فەرمووی چۆن بۆ فەرمووی چونکە ئەوە جەنگ بوو دڵی خۆم بەوە دەدایەوە لە جەنگا گوڵ نابارێ لە جەنگا گولە دەبارێ یەقینت هەیە کە چوویتە جەنگەوە کوشتار دەبێ ئازیزان شەهید دەکرێن خۆشت دەکەوێ مەترسیە وەکو فەرماندەی گشتی فەرمووی ئەی باست نەکرد لە ئوحود سەختتر فەرمووی 12 ساڵ قۆناغی مەککە پێش هیجرەت 12 ساڵ خزمەکانم کە سوکاری خۆم کە دەبوو پشتیوانم بن قەومێک کە 40 ساڵی ڕێک لە ناویاندا بووم جێگەی متمانەیان بووم تەنها بەس ئەوەندەی کەوتم پێغەمبەری خوام ئیتر مەکینەی ئیعلام کەوتە کار لەسەرم بەم گوێیانەی خۆم عائیشە خان سەدان جار گوێم لێ بۆ پێیان دەوتم درۆزن ئەوە درۆ دەکا پێیان دەوتم درۆ بە ناوی خواوە دەکا ئیفکون ئیفتەڕاه ئەم محەممەدە فێری درۆ بووە نەک درۆ بۆ خۆی هەڵدەبەستێت درۆ بە ناوی خواشەوە دەکا نەعوذ بالله فەرمووی من لە هەموو ژیانمدا درۆیەکم نەکردووە پێیان دەوتم ئەم قورئانە دەڵێ شیعرە ئەم پیاوە شاعیرە هەر شیعر دەخوێنێتەوە پێیان وتم ئەمە شێت بووە لە تەمەنی 40 ساڵی هەندێک خەڵک شێت دەبێ محەممەد یەکێکە لەوانە پێیان وتم کاهینە باسی داهاتوو دەکا ئەمە دیارە فاڵچیە پێیان وتم ساحرە خەڵک لە یەک دەکا پێیان وتم معلەمە بابە ئەمە فێر کراوە خۆ ئازانێت چ مامۆستایەکی خراپی هەیە پێیان وتم ئەساطیر الأولین ئەمە بەس خەریکی چیرۆک گێڕانەوەیە ساڵح و هود و لوت و نازانم چی فەرمووی زۆریان ئازاردام کە ئەو قسانەم دەبیست دڵم ئەوەندە گوشرا ئەوەندە ناڕەحەت بووم خوا لە ئاسمانەوە دڵی دامەوە لە سوورەتی الحجر ئاەتینەوە تو حەوتا خوا دەفەرمێ ولقد نعلم أنك يضيق صدرك بما يقولون ئاگامان لە دڵەشکاوەکەتە ئەی خۆشەویستم ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئاگامان لێیە بەو کەلیمە ناشرینانە بەو تۆمەتە ناڕەوانەی کە تێت دەگرن ڕۆژێک و دوان نییە 12 ساڵە ئازارت دەدەن یەکێک و دوان نییە یەک قەومی گەورە مامی خۆتە ئامۆزاتە پشت و پەناکەی خۆتە ئاوات پێ دەڵێ دڵت دەگوشرێ دەفەرمێ وەڵڵاهی جار هەبوو دەمگوت یعنی نازانم چی بکەم خوای گەورە یەکسەر دڵی دەدامەوە خوای گەورە دڵی دەدامەوە دەیفەرموو كذلك ما أتى الذين من قبلهم من رسول إلا قالوا ساحر أو مجنون دڵت تەنگ نەبێ خۆشەویستم هەر پێغەمبەرێک پێش تۆ هات بێ قەومە نەزانەکەیان پێیان وتووە ئەمە ساحیرە یان درۆزنە یان شێتە ئیتر تۆ ژوات پێدەوترێ چاوەڕێ بکە هەر قوربان نییە بانگەوازی ئیسلام بەخوا ئەم شتانەشی دێتە ڕێگا جار هەبوو دەمگوت جوابیان دەدەمەوە خوای گەورە قورئانی دەنارد لە سوورەتی المزەممیلە دەیفەرموو فاصبر صبرا جميلا آرام بقرا واهجرهم هجرا جميلا فاصبر على ما يقولون واهجرهم هجرا جميلا صبر بقرا قسكان ندرو خيانا لسركاري قد أي محمد صلى الله عليه وسلم بردوان با دري جبر رقاكتو قاندني بيامي إسلام بدا واهجرهم هجرا جميلا نچی خود خیت تای ترازوی اوانوا نچی بزمانی هر زکارانی نفامانی اوان قصب کی ترازوی زیر نابل لقل ترازوی زبلایک بن خود نخیت تای ترازوی اوانوا اهمالیان که خودیان پیوستر قومکا دریجه بانگوازی خود بدا فموی زور ناراحت بوم آی برزان تیغی زمان و انسانی پاک لهموش تقرسترا فموی والله لمش قرسترم لی بسر هاتوا وتي أي پیغمبری خواه صلی الله علیه وسلم لمش قرستر وتي بله فرموی بله فرموی کی بو فرموی روژی طائف بو وتي قربان دتوانی باسی روژی طائفم بو بکی سیره اوان نسیویتیو فرموی بله دوای 12 سال لخلقی مکنا امید بون که ایمان بیانن
بیرم کردەوە ئەم ئیسلامە بەرمە شوێنێک کە خەڵکەکەی پشتیوانم بێ، پشتیوانی خۆم و هاوڵانم بێ، بێن بەدەم دینەکەەوە. تائیفم هەڵبژارد، چونکە لە ڕووی عەشیرەتیەوە ناحەزمون بە خەڵکی مەککە. وتم هەر وەکو دەمالگیریش حەزیان بە سەرکەوتنی خەڵکی مەککە نییە، پشتیوانی لە من دەکەن، ئەوە لە ڕووی سیاسیەوە. دووەمیشیان کە دڵیان نەرم بوو، ئینشاءڵڵا موسڵمانی چاکیان لێ دەردەچێت. سێ سەرۆک عەشیرەتیان هەیە، سێ دیواخانداریان هەیە، بە پیاوی مردم زانین، بە پیاوی پیاوانەم زانین. بەیانێکیان زوو یەک کەسم لەگەڵ خۆمدا بێت کە زەیدی کوڕی حارثەیە کە وەکو کوڕی ماڵم وابوو، بەردەوام لە ماڵمدا بوو، لە ماڵی منا بەخێو کرابوو. بە پێ دەرچووم لە مەککە. عایشە خاتون دەفەرمێ بۆچی بە پیاوی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، خۆ بەینی تائیف و مەککە دوورە؟ فەرمووی بەڵێ بە 4 دانە ڕۆژ بە پێ گەیشتمە مەککە تائیف، 4 شەو و ڕۆژ بە پێ ڕۆیشتوم. بەڵام بۆیە بە پێ لە شار چوومە دەرەوە، خەڵک سەیریان دەکردم، ئەگەر وڵاخی سواریم پێ بوویایە دەیانزانی بۆ سەفەرێکی دوور دەچووم و ڕێگریان لێ دەکردم، دەیانگرتم. بەڵام بە پێ وایانزانی بۆ ڕاوشکارێک تا دەوری شیوەکانی مەککە دەکەم و ئێوارە دەگەڕێمەوە. بەوە چاواشەمکردن سرم لێ شێواندن. ئەبێ ئینسانی داعی زیرەک بێ، بزانێ ئەم بانگەوازە ئاوا دەگا. دەفەرمێ کاتێک کە گەیشتمە تائیف، لە ماوەی 4 ڕۆژی ڕێگادا عایشە خاتون بەس خوا دەزانێت چەندە ئومێدی خێر لە دڵما بوو، ئای چەندە خەونی خۆشم هەبوو. لەگەڵ زەیدا باسمان دەکرد، ئێستا ماڵەکانی خۆیانمان بۆ دەکەنەوەوانە پیاوی پیاوانن، جێگەی پشت پێبەستنن، ئەڵێن محەممەد خۆت و هاوڵان وەرن، مزگەوتت بۆ دروست دەکەین، کاروباری ئیسلام بەڕێوەبەرە، دەوڵەت دروست دەکەین، ئیسلامەتی بڵاو دەکەینەوە، جیهان ڕزگار دەکەین. دوای 12 ساڵ چەوسانەوە خەونم بە ئازادیەوە دەبینی، ئای ئازادی لە هەموو شتێ بەنرختری بۆ دین و بۆ ژین. فەرمووی بەڵام هەموو گوڵی هیوا و ئاواتم هەڵوەری، هەر ئەوەندە سرم بە دیواخانەکەیاندا کرد. 3 پیاوی دەسەڵاتدار بەدەیان چەکداری بەردەرگاوە دانیشتە بوون، سڵاوێکی سارد و سڕیان وەڵام دامەوە. کاتێک کەوتم من پێغەمبەری خوام و پەنام بۆ هێناون، پەنام بدەن، پەنای خۆم و هاوڵان و دینەکەم، هەر لەبەرم هەڵنەستان. زۆر بەبێ حرمەتی دوو لە ڕووی جەنابتان، یەکیان ڕاست بۆ وتی پەردەی کەعبەم دڕان بێ ئەگەر تۆ پێغەمبەر بی، یعنی تۆ ڕاز ناکەی. ئەوەی تریان وتی پێغەمبەر لەوە گەورەترە من قسەی لەگەڵ بکەم، لەگەڵ درۆزنی شا قسەم نییە، بڕۆ دەرەوە. سێمیان وتی خوا هیچ کەسی لەم سەر زەویە دەست نەکەوت منداڵێک کە بێ باوکی لەدایک بووە، ئەگەر پێغەمبەر کاتا دەبوو ڕئیس عەشرەتی چۆک من پێغەمبەر بوویە، بابە تۆ چی؟ تۆ کوڕی چی؟ وتم قەی ناکە، چاوەڕێی ئەوەم نەدەکرد. ئەمە دڵشکانێکی زۆر گەورەیە. بە دڵ و بە جان ڕوو بکەیتە کەسێک 4 شەو و 4 ڕۆژ و مانگی پێش ئەوەش خەونت بەوە بینی بێ، بێت چ پێشوازیەک و باوەشێکی گەرمت بۆ بکاتەوە، ئەوەش قسەکانی بێ، ئەوەش بێئەدەبیەکەی بێ پەنا بەخوا. فەرمووی عایشە لەوەش کوردستریان پێکردم. وتم چۆن؟ وتی لێیان پاڕامەوە، وتم توخوا ئەم دەنگ و باسە با لەم ژوورەدا بمرێنین، بە خەڵکی مەککە نەبیستێتەوە کە من پەنام بۆ ئێوە هێناوە. وتیان بۆ ئەوەی بابەتەکە خۆشتر بێت، جا ئاگرەکە لە دواییدا خۆش دەبێت، تۆ بە پێ هاتووی، ئێمە ئەسب سوارێک دەنێرین، پێش ئەوەی بگەیتەوە مەککە بە خزمەکان دەڵین پەنای بۆ ئێمە هێناوە، وریای بن سزنیکەن و بیگرن. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەوان زۆر سەخت بوو، ئەمجا مەککەیەکان بە یەکجاری لێم دەکەوتنە دوشمنایەتێکی ڕاستەقینە. فەرمووی لەوەش سەختتریان پێکردم. فەرمووی چۆن؟ فەرمووی کە گەڕامە دەرەوە، منداڵە ورکە و هەزە و مەرزەیان سەر خستم، شوێنیان خستم، هاوهویان لێ کردم، بەردبارانیان کردم، واللهی زەید خۆی دەخستە پەنامەوە، سرم، قاچم، پشتم، تەنانەت خوێن هاتە خوارەوە، ناو پێڵاوەکانم پڕ بوو لە خوێن، زۆر سەخت بوو بەلامەوە، هەرگیز لە بیرم ناچێتەوە. ئەی عایشە خاتون، هیچ ڕووداوێکی ژیانم بەقەدەر ڕۆژی تائیف سەخت نەبووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئێمەی ئومەتی ڕوودکردەوە، بۆ دای عایشەشی لەو پرسیارەکەیدا ڕوون کردەوە. فەرمووی هۆکاری ئەوەی کە هیچ ڕووداوێک بە ئەندازەی ئەوە کاری تێ نەکردوم و قرس نەبووە لەسەر دڵ و دەروونم ئەوە بوو، من چاوەڕێی ئەوەم لێ نەدەکردن. ئەمە دەرسەکەیە. من چاوەڕێی ئەوەم لێ نەدەکردن ئەو سوکایەتی و نامەردیم بەرامبەر بکەن. چاوەڕوانی جوانی من و هەڵوێستی نامەردانەی ئەوان زۆر دژی یەک بوون. هەر وەختێک چوویتە وتاری جومعە لەم مزگەوتە بێ یان لە هەر مزگەوتێک بێ، واللهی جومعە دەرسی هەفتانەیە. تەنها سیرە گێڕانەوە ئەگەر دەرسی ئەمڕۆی لێ وەرنەگری،
لەوە ئەچێ خوا ئەجرەکەت بۆ بنووسێ عیبادەتی جومعە هەر قبوڵە بەویستی خوا بەڵام بەدەستی خاڵی گەڕاویتەوە. ئەمەی من باسم کرد قورسترین کارەسات لە ژیانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم چی بوو؟ دەرسی ژیانە بۆ ئێستای من و تۆ. چی لێ فێر بووین؟ ئەوەی لێ فێر بووین خاڵی یەکەم گورزێک کە خۆتت بۆ ئامادە کرد بێ ئێشی کەمترە لەوەی چاوەڕێن نەکرد بێ. چاوەڕێی گوڵ لە کەسێک بکەی و دەستبەری گوڵت بداتێ گولەیەک بەسەر سنگتەوەنێ ئازارەکەی زۆر زۆر زیاترە لە گولەی دوژمن، چونکە تۆ دەستت درێژ کرد بوو چاوەڕێ بوو چەپکە گوڵێکی جوانت بداتێ ئەو گولەیەکی پێوە نایی. مامەڵەیەک چاوەڕێی زەرەر بکەی کاتێک کە زەرەریش دەکەی ئەوەندە کاریگەری لەسەرت نابێ و نادڕۆخێنێ بە ئەندازەی ئەوەی مامەڵە و کڕین و فرۆشتنێک دەکەی بە ئومێدی قازانجێکی یەکجار زۆری هەر بیری زەرەدن نییە کەچی کتوپڕ سەرمایەکەشت تێدا دەچێت دەستمایەکەشت دەڕوە ئەمان قەت لەبیر ناچێتەوە ئەم زەرەدەیە. ئەو کەسەی بە دڵ و بە گیان چاوەڕێی ڕێز و خۆشەویستی و چاکە و دەستبارت بکە کەچی ئەو دەستت دەشکێنێ و خیانەت و نامەردی لێ دەکات گەورەترین دڵشکاندنە. وریا نەبی ڕەشبین دەبی، وریا نەبی وەڵڵاهی وا لێ دێم متمانەت بە کەس نامێنێ ئەڵێ ئەو کەسەی لە هەموو کەسم خۆشتر دەویست متمانەی دنیام پێی بوو وەڵڵاهی وەم دەزانی بە خوێن و ماڵدیفاعم لێ دەکا کەچی ئەو دەستی شکاندم لە پشتەوە لێدام ڕەشبینت دەکا وریا نەبی. خەتەرترین شتیش ڕەشبینیە کەوات لێبێ متمانەت بە هیچ کەسێک نەمێنێ. بۆیە ئەزیزەکەم ئەم جومعەیە بەس ئەمەندە وەرگری بڕیارێکی گەورەت داوە لە ژیانتدا تکایە بڕیار بدە خیانەت لەو کەسە مەکە کە ئەو پەڕی متمانەی پێتە. گەورەترین تاوان لەسەر زەویدا دوای شرک و قەتڵ واللهی دەتوانی بڵێ ئەوەیە کەسێ متمانەی پێت بوو دڵی خۆی بۆ کردیەوە هانای بۆ هێنای تۆ خیانەتی لێ بکەی. قەت نزیکی ئەو کەسانەش مەبەوە کە خیانەتکارن بە کەڵکی تۆش نایەن. دەرسی دووەم چەندە کەسێکی دیندار و پاک و چاک و نێتخاوێن و دڵسۆزبی لە ژیاندا چاوەڕێی ئەوە بکە کە ڕۆژگاری ژیان بدباتە بەر قاپی نامردێک و قەدر و قیمەت نەزانێ. ئەگەر ڕۆژێ دڕێت کەوتە پیاوێکی نامرد و بە ناشیدنی پێشوازی لێکردی مەڕوخێ. پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم ئەوەی لێ بەسەر هاتووە. سێیەم بەمەرجێ خۆت پاک و چاکە خوازبی دڵنیابە کە دەرگایەکت بەڕوودا داخرا کە دەریان کردی لە دەرگایەک کە قەدریان نەزانی یەقینت هەبێت چونکە خۆت پاک و چاک و نێت پاکی واللهی خوا دەرگای باشترت لێ دەکاتەوە. قەسەم بە ئەڵڵاه خوا قەرەبوویەکت بۆ دەکاتەوە لە دوایە تێگەی ڵێی سوپاس بۆ خوا کە لەوێ دەرکرام کە لەوێ قبوڵ نەکرام. لە زەواجا کاکە گیان بە ئەو پەڕی نێت پاکی چوویتە پێشەوە و نەبوو هەربێ حرمەتیان پێ کردی هەر دەریان کردی کچیان کوڕی قەت مەڕوخێ خوا نەخواستە پاک و چاک بووی و لە هاوسەرت جیابوویتەوە قەت مەڕوخێ ئەم دەرگایەت لێداخرا خوا دەرگایەکی تر هەر دەکاتەوە. چوویتە شوێنێک بۆ کار و کەسابەتێک کەت خۆی لایەتی قبوڵ مەکە لە کەس سەری عەبدایەتی بۆ کەس دامەنەوێنە بۆ ئەڵڵا نەبێ واللهی لەم دەرگا لەو دەرگا لەو شەریکە لەو کۆمپانیا دەرکرای بە ئیزنی ئەڵڵا خوا دەرگایەکی باشترت لێ دەکاتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە ئەو دڵشکانە سەختەی بە بیرا هات فەرمووی لە هەموو شتێ لە ژیانمدا ناڕەحەتتر بوو بەڵام دوایی تێگەیشتم خوا باشتری بۆ داناوم. خەڵکی مەدینە ساڵێک دوای ئەوە بە پێشوازیمەوە هاتن مەدینەیەکان ئەوەندە دڵسۆزی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم ئەوەندە بۆی باش بوون فەرمووی وەڵڵاهی هەموو خەڵکی سەرزەوی بە شی و دۆڵێکا بڕۆن مەدینەیەکان بە شی و دۆڵێکا بڕۆن من لەگەڵ کاروانی مەدینەیەکانم فەرمووی با قەبرەکەشم هەر لەناو ئێوەدا بێ. تائیف لێدا دەخەن دەرگای مەدینە دەکرێتەوە. ئەمە دەرسی ژیانە لەم ڕۆژگارە سەختەدا ئینشاءڵڵا منیش و جەنابیشتان زۆر بەگەشتبینیەوە بژین هەر کاتێک خۆت چاک و پاک و نێتخاوێن بووی لە بەرامبەر هەر دەرگایەکی داخرا و دەرکردنێکە خوا دەرگای ڕەحمەتی هەیە و لێت دەکاتەوە. یا الله داوا لێ دەکەم بە ناوە جوانەکانت یا ڕەبی خوا هەمیشە دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیتەوە یا الله خوا لە هەموو تەنگانێک بێ بەهانا و هاوارمانەوە یا الله ئەو کەسەی دەرگاکان بەس بە تۆ دەکرێنەوە هەر کەسێ دەرگای دڵی داخراوە خوایە دڵخۆشی کەی هەر کەسێک هاتە ماڵەکەی تۆ لەم مزگەوتەدا لە ماڵەکانی خوادا دڵتەنگمان زۆرە یا ڕەبی خوایە هەر کەس دڵتەنگە دڵخۆشی کەی یا الله
دەرگای دڵمان بکەیەوە فەرەحی بە دڵماندا بێ هەر کەسێ دەرگای ڕزق و ڕۆزی لەسەر داخراوە خوا دەرگای ڕزق و ڕۆزی حەڵاڵ لە هەموو لایەکمان بکەیتەوە یا ربی خوا هەر کەسێ دەرگای دڵی داخراوە بە نەخۆشی بە شیفا دڵخۆشی بکەی یا الله یا ربی خوا شیفای نەخۆشەکانی ئەهلی ئەم مزگەوتە ئەوانەی داوای دوعای خێریان کردووە هەموو ئەوانەی چاو بە فرمێسکن بووە نەخۆشەکانیان یا الله شیفای هەموو نەخۆشەکانمان بدەی بە گەورەی خۆت بە ڕەحمی خۆت بێ بەهانە و هاواری ئێمە لە کوردستان هەموو مسلمانانی جیهان یا ربی خوا وڵاتمان شەڕی تێ نەکەوێ ناکۆچی تێ نەکەوێ تەباییمان نەشێوێ ئەمن و ئەمان لە دەست نەدەین خوایە هەر وڵاتێکی مسلمان هەر شوێنێکی جیهان جەنگی تێدایە خوایە ئاشتیان بەسەرا ببارێنی خوایە شەڕ کۆتایی پێبێ لە هەموو شوێنێکە خەڵک بە ئارامی بژی بە ئیسلاحەت خواپەرستی و خواناسی بکە ئەهلی تەوحید بین لە شیرک و لە خوڕافیات و لە بیدع بەدوور بین یا ئەرحەم الراحمین یا ربی خوا لە دینەکەی خۆت شارەزاترمان کەی لە سیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ژیانی دنیا و قیامەت بەهرەوەرمان کەی آمين آمين والحمد لله رب العالمين وأقم الصلاة رحمكم الله